عەبدولحەمید کوشکە فەرمێت خوای لە ڕازی فەرمێت لە نوێژە هەر ئەموو ئەڵڵاهو ئەکبەر و هیچ حاڵی نابووم ئەڵێ هەتاوەکو تاغوتێکی وەکو جەمال عەبدولناسر ها حکمی میسرێ کرد وتی هەتا من لە ژیانا بم ئەبێ ئەو موسڵمانان و ئەو داعیانە بێ لە سژنا بنووسێ. ئەڵێ خەوم بینی لە خەوما تەیرێ زۆر فڕی بەرز بۆ لە پڕێکا کەوت هەر بە ئاسمانەوە هەدار بووە. ئەڵێ بەیانی وتیان جەمال عەبدولناسر بردووە. ئەلێ ئینجا لە تەلەڤیزیۆنەوە سەیرمانە کرد کە جەمال عەبدولناسریان دانابوو وتیان ئەڵڵاهو ئەکبەر نوێژیان لەسەر کرد. ئەڵڵا ئەڵڵا ئەلێ ئینجا تێگەیشتم کە یاعنی خوایە تۆ لە هەموو شتێک گەورەتری. ئەوانەی کە خوایانەکەن بەخوا لەسەر خەڵک ئەڵڵاهو ئەکبەر خوا لە هەموو شتێ. وەڵڵاهی زۆر جا بیرەکەم وەڵێم خوایە ئەخر خۆ بچی بەراورد دەکەیت کە فەرمی ئەڵڵاهو ئەکبەر تۆ لە چی گەورەتری؟ ئەخر خۆ هەمووی مەخلووقی خۆتە تۆ ئەبێ بچی بەراورد کرێیت؟ ها بچی ئەڵێ چی؟ خوایە تۆ لە چی گەورەتری؟ لە عەرشی خۆ گەورەتری، لە مەخلووقاتی خۆت، لە کەونی خۆت، لە دروستکراوەکانی خۆ لە چی گەورەتری؟ بەڵام بەداخەوە ئێمە قەدری ئەم ئەڵڵاهو ئەکبەرە نازانین یعنی چی ئەڵڵاهو ئەکبەر. دوای ئەو کەلیمانەی کە زۆر دووبارە بێتەوە لە نوێژە سوبحانە ڕەبی الئەعلا، ئەو خوایی کە عەلیە گەورەیە بەرزە، سوبحانە ڕەبی العەظیم. ئەمە چەند جار لە نوێژە ئەم عەظیم و عەلی و ئەکبەرە دووبارە بێتەوە، سێ بارە و دەبارە بێتەوە بۆی کە فێرمانکە هیچ شتێک قابلی ئەوە نییە لە کاتی نوێژە بیری دەکەیتەوە غێری ئەڵڵا نەبێت کە لە حوزوریە ئاوا بەستا بیت نابێ بجوڵیت. فەرمی ئەبوو بەکر کە نوێژێ کرد ئەوە عودە ئاوا. هەندێک لە سەحابەکان کە نوێژیانە کرد لە تابعین ئەو ئەڵێ خەشەبەیە ئەوەنگە ئەوەستا و ئەوەنگە بێ جوڵە ئابوو تێرە هاو بەسە سەرێەوە نیشتەوە جوڵی لە فۆیە بڕی ئاوا. الله بۆیە ئیمامی ئەبوو حەنیفا فەرمێ ئەگەر سێ حەرەکەت کرد لە نوێژەکە بەتاڵە. ئەزانن بۆ بۆی کە فێر نەبووین هەموو حەرەکە کابرا لە ناو نوێژەکەیە جلەکانی ڕێگەخا لە ناو نوێژەکەیە دەسیدایە لە ناو نوێژەکەیە ئەو کچە ئەزانن بەس بزانە لە حوزوری چیا وەستاوی ئیتر هیچم ناوێت. بۆیە سەحابەکان ڕەنگیان زەردە بوو ئەترسان کاتێک کە نوێژیانە کرد هەموو گیانیانە لەرزی چووکەیان و ئیساکەن.